لەسەرم بابەتە من میوانێکم دەبێ گفتوگۆی زیاتری لەگەڵدا دەکەم کە بەڕێز هونەر مححموودە بەڕێزیان بەڕێوبەری وەبەرهێنانی گەرمیان و ڕاستەوخۆدا کەلارەوە میوانمان دەبن کاگونەر سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت باز لە کۆی ئەو پرۆژانە بکەین لێستادا تا چەند گەرمیان گونجاو لەبارە بۆ پرۆژە و بنیاتنانی وەبەرهێنان تێیدا. باش دیارە ئێمە وەکو وەبەرهێنانی گەرمیان لە ئێستا پرۆژەیەکی زۆر هاتووەتە بەردەستمان و لە هەموو کاتێک باشترە کە پرۆژەکان لێرە ئێستا دروست بکرێ. هۆکاری ئەو پرۆژانیش کە پێویستە ئێمە ئیشمان لەسەر کردووە لەبەرەوە گونجاوی و گەرمیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرەتای گەشەکردنێتی لە ڕووی پرۆژاتی ئیستثماریەوە پێشتر ئەوە سەرنجاتر پرۆژەکان لە سلێمانی و هەولێر دروستکراوە. خۆشبەختانە لە ساڵی 2021 و 2022 ژوا ئێستا خەڵکێکی زۆر ڕووی کردووە مستەثمرین بە زۆری ڕووی کردووەتە گەرمیان لە کۆی سێکتەرەکان پرۆژەیەکی زۆریان تەقدیم کردووە. ئێمەش لە قۆناغی ڕێکارەکانی مۆڵەتا ئیشمان لەسەر کردوون. دەمەوێت بزانم زیاتر خواستی وەبەرهێنان لە گەرمیاندا خۆی لە چ بوارێکەدا دەبینێتەوە ئەوە بەرهێنانانی کە دەکرێت لە چ بابەتێکدان؟ لە ڕاستیە ئەوەی کە ئێستا ئاماتوەتە بەردەسی ئێمە ئەمە وەکو حەقیقەتێک لە کۆی دەستی وەبەرهێنان لە هەرێما لە کۆی شار و شارۆچکەکان عادەتەن پرۆژەی نیشتەجێبوون زۆرترین داواکاری هەیە. بەڵام لەگەڵ ئەوەی ئێمە خۆشبەختانە کۆمەڵی پرۆژەمان بۆ هاتووە کە پرۆژەکان گرنگترینیان ئەوەیە کە چەند کارگەیەکی پیشەسازیە شاری پیشەسازیە ینی تقریبا نتوانین بڵێن تەنویع پرۆژەکان لە کۆی سێکتەرەکان لە نیشتەجێبوون لە گەشتیاری لە کشتتوکاڵی لە پیشەسازی تەنانەت لە وەرزشی هاتووەتە لامان. باشە گونجاوترینیان کامەیە دەمەوێت بزانم لە ڕووی زەویزار و لە ڕووی پیشەسازی کشتتوکاڵیەوە بە دیاریکراوی زەویە کشتتوکاڵیەکانی گەرمیان بەگشتی چۆنن بۆ پیشەسازی وەبەرهێنانی تێدا بکرێ؟ ئێمە ئەگەر تۆزێک وردبینەوە لەسەرەوە حاڵەتە گەرمیان خۆی بۆ خۆی لە زۆر ڕۆوە لە پێشەنگە لە کوردستانە بە تایبەتی لە کەرتی کشتتوکاڵیش بە هەمان حاڵەت بۆ لەبەرەوەی ئێمە لێرە سنوورێکی بەفراوانمان هەیە لە زەوی بەراو لە ناوچەیەمانە کە دەتوانین بڵێن یەکێکە لە باشترینەکان زەوی بواری کشتتوکاڵی و گونجاوترینیشە بۆ کشتتوکاڵی پیشەسازی کە کۆمەڵی پرۆژەی لەسەر بێت. لەم ساڵدا ئێمە چەند پرۆژەیەکمان بۆ هاتووە لە کشتتوکاڵی پیشەسازی کە گرنگترینیان کارگەی جبسە هەروەها کارگەی گەنمەشامیە خەڵکێکی شاتووە تەقدیمیەوە کرد تەنانەت پرۆژەی گاوداریشمان بۆ هاتووە کە خۆی بۆ خۆیان لە ئەمە شەر کشتتوکاڵیە و لە هەمان کاتیشا بێتە پیشەسازی لەبەر ئەوەی کارگەی ماست و پەنیر و ئەو لەبەنیات بەعام لەسەری لە زمانی پرۆژەکە بێت. زۆر باشە. ئەو راپۆرتەی کە هاوکارمان ئامادەی کردبوو لەسەر ئەم بابەتە باسی لەوە کرد کە تا ئێستا لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا نزیکەی 150 داخوازی پێشکەش کراوە بۆ ئەوەی وەبەرهێنان لە گەرمیاندا بکرێت. کۆی ئەم پرۆژانە هەمووی وەڵام دراونێتەوە بۆ ئەوەی کە بچنە بواری جێبەجێکردنەوە زیاترینیش لە چ بوارێکدا بووە؟ ئەم پرۆژانە کە ئێمە دەتوانین بڵێن لە ئەمڕۆیە گەشتووەتە 163 پرۆژەش کە ئەمە لە کۆی سێکتەرەکانە بووە. پرۆژەی وەبەرهێنان بۆ خۆی ڕێکاری ئیداری پێویستە عادەتەن پرۆژەی وەبەرهێنان ئێمە لایەنی پەیوەندیدارێنە سەرخەت ئێمە زیاتر وەکو وەبەرهێنان تەجمیعکردنی ئەم ڕای لایەنەکانمان هەیە بۆیە هەموو ئەو داواکاریانە لە قۆناغی ڕەزامەندیەکانن بۆیە ڕەزامەندیەکانی شاگەڕێتەوە بۆ شارەوانیە بۆ ئاوە بۆ کارەبایە بۆ شوێنەوارە ژینگەیە ئەمە هەمووی لە قۆناغی لەو مەرحەلانن. خۆشبەختانە زۆری نیان لە پێشاتوان بڵێن ساڵی 2022 زۆرترین مۆڵەت وەرەگرن کە دوای ئەو ڕەزامەندیانەکە ئێمە گەڕایەوە بەلامانە و کاتە دەسەکەین بە پێدانی مۆڵەت بەم پرۆژانە. باشە بێگومان ئەو بابەتانە خود ئەو کۆمپانیانی کە داخوازیان پێشکەش کردووە و بەپێی ئەو پرۆژانە بێت دیارە کۆمپانیەکانیش زۆرن دەمێ بزانم کە کۆمپانیەکان هەمویان لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقدان یاخود کۆمپانیای بیانیشیان تێدایە؟ ئێمە وەکو گەرمیان لە ڕاستیە هەمووی کۆمپانیەکان ناوخۆین لەبەرەوە ئستثمار لە سەرەتای وەکو لە سەرەتای وتم لە سەرەتای گەشەکردنایە لە ناوچەکە ئێمەیە ئەمە وای کردووە کە ئەو کۆمپانیان بەس هەمووی هی ناوخۆیی بن ئەوەی جێ دڵخۆشیە زۆرترین داواکاری بۆ پرۆژەکان لەم 2 ساڵی ڕابردوویە دەستی پێکردو ئەمە خۆی دەلالەتە لەوەی کە ئەم ناوچەیە بەرەو گەشەیەکی ئابووری زۆر باش ئەڕوا ئەنجامدەنێ. باس لە ناوخۆی کرد ناوخۆیی تەنها هەرێمی کوردستان یاخود عێراقیش بەگشتی؟
بە شێوەی گشتی ئەمە هەرێمی کوردستانە بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین لە دهۆکەوە تاوەکۆ گاتەخانەقین و مستەسمرانی کە ڕویان لێکردوین چی لە ڕێی کۆمپانیەکانیانەوە یا لە ڕێی شخصیەوە هەموو یە خەڵکی منتیقیان. باشە ئەم بابەتە تا چەند توانیوێتی هەلی کار دەرفەتی هەلی کار بە گەنجان و هاوڵاتیانی ناوچەکە بڕەخسێنێت؟ ئەوەی کە وەکو سەرتا خۆتی ئاماژەی پێکرد ئێمە توانیمانە چ پرۆژەمان ئێستا لە خۆناغی جێبەجێکردنایە بەم چ پرۆژەیە توانیمانە 5,000 هەلی کار دروست بکەین ئەمە هەتا ساڵی 2021 بەڵام وەکو من ئاماژەم پێدا لە ساڵی 2022 قۆناغێکی گەورە ئەبڕێ گەرمیان لە ڕووی پرۆژەکانی و استثماریەوە بەتایبەت ئێستا پرۆژەیەکمانەیە شاری پیشەسازی گەرمیان ئەوە ئێستا لە خۆناغی ڕێکار ئیداریەکانایە و خەریکی مۆڵەت پێدانین کە ئەم پرۆژە بە گوژمەی نزیکی 275 میلیۆن دلارە گەورەترین پرۆژەی ناوچەکە ئەبێ و ئەمە زۆرترین هەلی کاری تا دروستە بێت چکە خۆی بۆ خۆیان پرۆژە شارێکی پیشەسازی گەورەیە و لەسەر زیاتر لە 2002 دروستەکرێ هاوشێوەکانیشی تەنها لە پارێزگای دهۆک و لە پارێزگای سلێمانی بوونی هەیە ئەمە گەورەترین مەرحەلەیە لە ڕووی پیشەسازیەوە لەم ناوچەیە. باشە دواتر دێمە سەر ئەو ڕیزبەندی گەرکرا بێت و ئێوە لە بەردەستاندا بێت کە لە ئێستادا گەرمیان لە چه ئاستێکدایە لە ڕووی ڕیزبەندی شارەکانی هەرێمی کوردستانەوە بۆ بەرهێنان تێیدا بەڵام بەردەوە لەسەر پرسی دەستی کار و هەلی کار دەمێنمەوە دەزانین کە لە ئێستادا ڕێژێکی زۆری کرێکاری بیانی شەن لە ناو سنووری هەرێمی کوردستاندا زیاتر ئەو کرێکارانە یاخود ئەو هەلیکاری کە ڕخسێنراوە بۆ ناوخۆ بووە بۆ کەسانە بۆ دەستی کاریان هەیە لە ناو هەرێمی کوردستاندا یاخود کرێکارانی بیانیشیان تێدایە چۆنیش دابش کراون ئەم ڕێژەیە؟ ئێمە وەکو ڕێژە سەرەتا پرۆژەکە ئێمە لەسەر ئەساسی پرۆژێ کە تەقدیم ئەکرێمەوە بۆ تەفاسیلێمە بۆ باسکەم کە پرۆژەیەک تەقدیم کراکە لەسەر ئەساسی جەدوای اقتصادی کەڵکی ئابوووریەکە یەکەین لە ضمنی جەدواکە ئێمە ژمارەی کرێکاری هەلی کاری کە دەستکەوتوو لەو پرۆژەیە ئاماژە پێ بدرێ ئەوانی کە یێتە بەردەستمانیەمە نووسراوێکمان بۆ هاتۆ جەختیشی لێکراوەتەوە بەتایبەت لە ئەم ساڵە ئەبێ ئەو هەلیکاری کە دروستە بێ بەلای کەمەوە سا 75 هەلیکار ئەو هەلیکارە بۆ دەستی بۆ خەڵکی ناوخۆ بێت تەنانەت نەک بۆ ئەوە بەرهەمی ناوخۆیش ئێمە وەکو دەستەوە بەرێنان پشتگیریەکمان پشتگیری ئەو کۆمپانیا ئەو بەرهەمە ناوخۆیانە ئەکەین ئەگەر هەر بەرهەمێک لە کوردستانە هەبێت و بوونی هەبێ ئێمە لە دەرەوەش کە ئەفای گومرکیمانەیە لە فەخەرەیەەکە ئێمە ناتوانین هیچ ئیشێکی بۆ بکەین لەبەرەوە احتیمام بدرێت و پشتیوانیەک و پشتگیریەکی باش بۆ بەرهەمە ناوخۆیەکانمان چجایەوەی کە وەکو کرێکاران ئەوەی کە لە بەردەستی ئێمەیە کە لە پرۆژە نیشتە جێبوودەکان بە تایبەتی عادەتەن هەلی کار زۆر دروستەکرێ زۆری نەیەتوانین بڵێن سا 90 ئێستا ئەوەی کە ئەو 5,000 ئێمە لە بەردەستمانە 90 ئەو ڕێژەیە هەلی کاری ناوخۆی گەرمیانیشە. باشە کاگونەر لە ماوەی 15 ساڵی ڕابردوو تا ئێستا 40 پرۆژە چوونێتە پواری جێبەجێکردنەوە بەرهێنانی تێدا کراوە ئەم بڕە کافیە بۆ گەرمیان یاخود پێویستی بە زیاتریش دەبێت؟ ئەم بڕە خۆی بەمە وەکو خۆی بڵێن ئێمە بەڕێوەبەرەتیەوە بەریانیان گەرمیان لە 2015 دروست بووە ئێمە کاتی خۆی وەکو هۆبە یەکسەر بە بەڕێوەبەرەتی گشتی بەرەوەبەرێنانی سلێمانی بووین لە ماوەی 15 ساڵ بۆ 17 ساڵی ڕابردووە ئەم چ پرۆژەیە کراوە لە ڕاستیە ئاستی طموحاتی ئێمە نییە خۆشبەختانە کە بەڕێوەبەرەتی ئێمە استقلالەتی خۆی وەرگرتووە ئەتوانین بڵێن لە کابینەی پێشووەوە زیاتر پرۆژەکانی ئێمە تەشەنەی کردووە گینە پێشتر زۆر کەم بووە بە ئێستەشەوە ئەوەی بۆیە جێ دڵخۆشیەکە ئێستا وەکو باسمان کرد لە ماوەی ساڵێک و چەند مانگێک کە توانیمانە 160 کاری ڕوومان تێ بکە بە بەراورد لەوەی کە لە قۆناغی جێبەجێکردن توانین بڵێن ساڵ 400 ئیشەکانمان بەرەو پێشەوە ئەڕوا ئەمە خۆی دەلالەتە لەوەی کە ئێمە تەقویە بووین و لەگەڵ ئەمەش ئێستاش لە ئاستی طموحاتی ئەمە نییە بەڵام ئەم ساڵەوە ئێمە شتی باشمان لە بەردەستایە و زۆر شتی باش ئەنجامەدەین. دەزانین کە گەرمیان سنوورێکی بەرفراوانی هەرێمی کوردستان و بەتایبەت ناوچەی سلێمانیش پێگەهێنێت زیاتر ئەو پرۆژانی کە کراون لە چ ناوچێکی گەرمیاندا دەکرێت و زیاتر خراوتە چ بەشێکی گەرمیانەوە؟ پرۆژەکان بە شێوەی گشتی تەوزیع بووە بەڵام پشتی شێری بەر کەلار کەوتووە گەرمیان ئێمە تۆوەکو باسی کرد ڕووبەرێکی فراوانمان هەیە ئەمە ڕووبەری جوگرافیای گەرمیان هەر بە معلوماتی بەڕێستان لە ڕووبەری جوگرافیای پارێزگای دۆ گەورەترە و لە هەمان کاتیشا هەنێ عاملی مساعدەیەکەوا بکات لێرانێ کۆمەڵی پرۆژە بکرێت لە کۆی سێکتەرەکان لەبەر سروشتی ناوچەکە وای کردووە لە ڕووی جوگرافیاوە شوێنێکی تایبەتە لە ڕووی بازرگانی و ئێمە چەند مەرزێکی نێودەوڵەتیمان هەیە لەگەڵ هاوسنوورین لەگەڵ ئێران هەروەها بەهۆی ڕووباری سیروانەوە توانین لە کۆمەڵێ پرۆژاتی لە ڕووی زیادکردنی سەروەی حیوانیوە هەروەها لە بواری کشتتوکاڵیوە کشتتوکاڵی پیشەسازیوە کە بتوانانی سوودی لێ ببینی هەروە
سوودەکان دروست بکرێ و محتەویاتی پرۆژەی ئێرێشە پێکهاتی خاکەکەشی خۆی وا کردووە کە خاکەکەی ئەمە مادەی کانزاییەکی زۆری تایە ئەم منتیقەیە بۆیە دەرفەتی باش و لەبار هەیە بۆ زۆرترین پرۆژەی تیا بکەین خۆشبەختانەوەتە مستەسمر هاتووەتە پێش ئیتر ئەوەی ماوەتەوە لەسەر ئێمە لایەنە پەیوەنددارەکانە بە تایبەتی بۆ ئەوەی زۆرترین پرۆژە لەم کاتەیە ئەنجام بین و نەکچل پرۆژە لە ماوەی 5 ساڵە بتوانین لە ساڵێکە کەم ساڵێ 2 ساڵە زیاتر لە 40-50 پرۆژە مۆڵات بدرێتیان. بەڵێ کاگونەر دیارە من نەمیست قسەکانە پێ بڕم بەڵام لە ئەستێن قسەکردنەکە قسەکان ئاماژوو بۆ کرد کە زۆرترین وەبەرهێنان کەوتۆتە سنووری کەلارەوە بۆچی کەلار جیاوازی چیە لەگەڵ ناوچەکانی تری گەرمیانە؟ کەلار خۆی گەرمیان خۆی پێکاتی ئیداری گەرمیان لە دوو قەزا پێکاتەوە کەلار و کفریمان هەیە لەگەڵ چەند ناحەیەکە ئیتر کەلاریش سەرچاوەیە ینی مرکزی گەرمیانە ئەمە دەلالەتی کردو خۆت ئێمە لەگەڵ ئەوەشە لە ڕووی نەوعیوە پرۆژە لە ڕووی ژمارەوە کەلار کەوتۆتە کەلار بەڵام ئێمەچە پرۆژەیەکمان هەیە ساڵی پارێ ئێمە مۆڵەتمان پێداوە دەست بەکار بووە پرۆژەی کارگەی شیشە کە ئەمە کەوتۆتە قەزای کفریەوە بۆ خۆی یەکێکە لە گەورەترین پرۆژەکان یەکێکە لە گەورە پرۆژەکانی ئیستثماری هەرێم کە گوژمەکەی 50 ملیۆن دلارە کە هەلی کار بۆ 800 کەس دروست دەکات کە ئەمە کەوتۆتە قەزای کفریوە دواتریشە کەوێتە سەر پرۆژەکانی ئێمە کەوێتە سەر ئیستثمار ئێمە خۆ ناتوانین خەڵکێکی جبارکەین لە شوێنێک ینی یامە بۆقعەیەکی جوغرافی ئیش بکات بەڵکو کەوتە سەر خەڵکی متمەکن و مستەسمری ئەو ناوچەیە زیاتر تەڵەبەکان کە ڕووی لە ئێمە کردووە ئەو کۆمپانیانە دەستکێش کراون لە دوهۆک و لێر و سلێمانی لە ڕێگەی خەڵکی کەلارەوە هاتووە بۆ خەڵکەکە ئێرە شارەزایە ئەگەر لە کفری ئەو حاڵەتانێش نەبووە گەڕێتەوە بۆ لایەن بۆ خەڵکەکە خۆی خودی ئەو کەسانی کە متمەکنن کە ئەو لینکیان دروست نەکردو خەڵکێک بێنە جێگاکەی خۆیان ئیشتیا بکرێت. باشە دەزانین کە زۆر باز لە نەگونجاوی ڕێگاکانی کەلار دەکرێت بۆ سلێمانی بۆ کەلار بۆ ناوچە و شارەکانی دیکە گەرمیانیش بە شێوەیەکی گشتینێک تەنها کەلار دەمێ بزانم لەگەڵ ئەم پرۆژەی وەبەرهێنانێت کە دەکرێت بێگومان پێویستیشی بە ڕێگەوبانی گونجاو هەیە بۆ هاتوچۆکردن بۆ ئەم بابەتە چی کراوە تایسە توانراوە چەند شەقام چەند جادەی سەرەکی هاتوچۆی نێوان شارەکان بتایبەت بۆ ناو سنووری گەرمیان چاک بکرێن چ پرۆژەیەک لەسەر ئەم بابەتە پێشکەش کراوە بەلایەنە پەیوەندیدارەکان. لە ڕاستی ئەم ئیشە ڕێگەوبان خۆی بەڕێوەبەرەتی ڕێگەوبانی گەرمانەیە معنیە بەکارەکەم هەروەها لە سنووری شارەوانی زیاتر مهتەمە بەمە بەڵام من نتوانم تەوزیحێکی لەمە بام کە ئەو پرۆژانەی وەبەرهێنان کە تا ئێستا ئەنجام درراوە ئێمە چیمان کردو چۆن توانیمان استقلالی بکەین لەگەڵ لایانی پەیوەنددار بزات شارەوانی ئێمە ئەو پرۆژانی کە کراوەسە لە سنووری شاری کەلار هەرچی ڕێگەوبانەکانە زۆرینەی نۆژەن کراوەتەوە یاوەکو زۆر لە ڕێگەوبانەکان کاتی خۆی ئەسڵەن هەر قیرتاو نەبووە سفاڵ نەکراوە ئێمە هاتوین لێرانە هەر پرۆژەیەکمان ئاراستەی شارەوانی کەلار کردووە لەبەرەوە زەوی ئێرە زەویەکی تایبەتە نرخ و بەهای گرانە وەکو دەستکەوتێک مستەسمر بە خۆبەخشانە یا ملزەمکردنی بەوەی کە وەکو هەدەیەک بۆ شارەکە شتێک بکات کە ئێمە لە سیاسەتی وەبەرهێنانە پێویستە زەوی دابین کرێلایانی پەیوەنددارەوە بێ بەرامبەر بەڵام لەگەڵ ئەوەشە مستەسمرمان تێگەیانوە کە تۆ لەم شارە سوود هەیە سوودێک ئەەکەی پێویستە سوودێکیش بۆ ئەم شارە هەبێ زۆر لەمەی کە دەستکراون شارەوانی خۆیان توانیوانە هەر پارچە زەویەکان بۆ پرۆژەکانی وەبەرهێنان تاخان کردووە توانیوانە پارچە ڕێگایەک بۆ نمونە لە کیلۆمەترەوە 500 متر 1000 متر یاکو هەنێ ڕێگاوبان کە پێویستی بە نوێژەنکردنەوە لە ڕێگەی مستەسمرینەوە ئەوە کراوە ئەوەمان کردووە وەکو شارەوانی بە هەماهەنگی بە چاودێری ئیدارەی گەرمیانیش هەڵبەتە ئەوی شەکراوە بەڵام ئێستا ئەوەی کە ڕێگەکە هەبێت ڕێگەی کەلار کفریە لە قۆناغی پێم وایە 100% تەواو نەبێ 95 تەواو بووە ئەو خۆتە زانی ڕێگاوبانیش عادەتەن بودجەیەک و گوژمەیەکی زۆری پێویستە و لە ڕاستی ئەوە ئەنجومەنی وەزیرانە بێ پارە بۆ تەرخانکردن پارە تەرخانکردن بکە بۆ ڕێگای کەلار سلێمانی چکە بودجەیەکی زەبەلاحی پێویستە بەداهات ئەمە ناکرێ هیچ لایەنێکی پەیوەندیدار و معنی کە داهاتیش کۆ بکاتەوە ناتوانێت بکە بۆ دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە و بتوانێت ئەو جادەیە تەواو بکە. باشە خۆتان بەگشتی کە بینیتان هەیە لەسەر ڕێگاوبان وایە؟ بەدڵنیاییەوە. باشە کاگونەر دەمەوێت لەسەر بابەتی ئەوەی کە لە ئێستادا گەرمیان و پرۆژەکانی وەبەرهێنان لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستاندا گەر ڕیزبەندی بۆ کرابێ لە ڕیزبەندی چەندەمدایە تا چەند توانراوە ئەم بڕە زۆرەی کە باسی لێەوە دەکرێت و گشەی پێدراوە تا چەند توانیوێتی ئاستی ڕیزبەندیەکەی بەرەو پێش بەرێت. ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان لە محافەزات و ئیدارەکانە 8 بەڕێوەبەرایەتی 4 بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە 4 بەڕێوەبەرایەتیشمان هەیە لە هەر 4 ئیدارەکە ئەگەر بەکو ڕیزبەندی بۆ بکرێت وەکو ڕیزبەندی لەبەرەوە ئێمە ئەتوانین بڵێن لە قۆناغی چوارەمین لە پێشی هەڵەبجەوەین وەکو پارێزگای هەڵەبجە سلێمانی لە هەولێر سلێمانی دهۆک گەرمیان دواتر هەڵەبجە و ڕاپڕین و
زاخۆ سۆران ئەوانەیە ئەمە لە مەرحەلەی چوارەیە بەڵام ئەتوانم بڵێم لە 2022 ئێمە ڕۆینە پێشەوە نزیکی زۆر دوور نین لە پارێزگاری دۆکەوە توانم بڵێم بەڕۆینە مەرحەلەی خۆناغی سێم مرتبەی سێم. باشە سەبارەت بەوەی کە کێوربینی و چاودێری پرۆژەکانی وەبەرهێنان دەکات لە سنووری گەرمیاندا و ئاستی چاودێریکردنی چۆنە بۆ ئەوەی زۆر جار گەر پرۆژێکی وەبەرهێنان بنیاد بنرێت گرفتی تێدەکەوێت هەروەکو ئەو پرۆژانی کە لێستا تەواو نەکراون لە کەلار بەشێک لە وڵاتیان ناڕزایەتیان دەربڕیوە. وردبینی لەسەر بابەتەکە لە چه ئاستێکدایە تا چەند دەتوانرێت ڕێوشوێنە ئیداری و هونەریەکان لە بەرچاو بگیرێت بۆ ئەوەی دواتر گرفت نەبۆ هاوڵاتیان دروست بێت و نەبۆ ئەو کەسانیشی کە وەبەرهێنان دەکەن خاوەنی کۆمپانیاکان بن یاخود کرێکاران بن گرفتێکی تایبەتیان هەبێ بە شێوەیەکی گشتی وردبینی لە بابەتەکەیان چۆنە؟ من ئەتوانم باسی وەبەرهێنانی گەرمیان بکەم و سنووری ناوچەی گەرمیان بکەم لێرە ئەمە کاتی خۆی وەکو پێم وتی ئەمە بەشێک بووین لە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی زۆرێک لە پرۆژەکانیشمان ئەو پرۆژەیە کە باسمان کردو کاتی خۆی ڕەزامەندی سەرەتایی هەروەها مۆڵەتی لە بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی وەرگرتووە لەبەر لە ڕووی جوگرافیاوە ئەمە دوور بووین لەوێ لیژنەی متابعە یا مراقبەی ئەو پرۆژانە بە شێوەی پێویست نەبووە نەتوانراوە ئەوەی کە پێویستە بۆیان بکرێ و دواتریش ئەم پرۆژانە کە هاتووە ئێستا بە کرچوکاڵی کە جێبەجێکراوە یا هەنی ئەشکالاتی تایە بە ڕاستگۆ بین ئەم هەشکالاتە ئێمە بۆتە ماڵ بەسەر ئێمەوە بەڵام ئێمە ئێستا کە هاتوین وەکو من باسی ئەم سەردەماکەم کە ئێمە خۆمان استقلالەتی خۆمانەیە کە وەکو بەڕێبەراتین ئێمە ئێستا توانیمانە تیمێکی هونەری ئەندازەی تۆکمە دروست بکەین بە ڕۆژانە هەموو هەفتەیە کۆی پرۆژەکان سەردانەکرێت و لە ڕێگەی راپۆرتەکانەوە تەنانەت کۆمەڵە کۆمپانیاش مەخستۆتە حاڵەتێکەوە کە ئەجرعاتمان لەگەڵ کردوون ئەوانەی کە چی لە ڕووی کاتەوە دواکەوتون لە ڕووی کواڵەتیەوە کە هەر ئەشکالەتێکیان نەبێ هەموو شتێک لە ڕێگەی بەڵێننامەوە و تەنانەت تا گەیشتوتە ئەوەی ئێمە چەند ئەگەدارکردنەوەیەکمان کردووە لە قۆناغی ئەوەن ئەگەر لە دووبارەکردنەوەی یا ملزەم نەبوون بە ئەو یاسا ڕێنمایەکانی وەبەرهێنان ئێمە ناچارین مۆڵەتەکانی هەڵەوەشێنینەوە ئێمە میشانەمان کردووە ئەوەی کە زەرورە ئێمە باسی بکەین کۆمەڵی پرۆژەش هەبووە کە ئێمە توانیمانە ئیشیان لێ نەکردو یا لە سەرەتا ئیشکردنەوە یا زیاتر لە خاوەنێکیان هەیە نووسراومان ئاراستەی دەستە کردو چەندانەیەکیشی هەڵوەشاوەتەوە لەوێ چەند ڕۆژی داهاتوو دەرکەوێ کامانەیە بۆیە ئەو حاڵەتانیشمان کردووە مۆڵەتمان ئێمە هەڵوەشانەوەتەوە لە خەڵکی چەند پرۆژەمان ئینزار کردو ئەگەر بێت و ملزەم نەبێت و کارەکەی لە کاتی خۆیان تەواو نەکە ئێمە بە ناچاری نووسراوی بۆ ئەوکەین و بۆ هەڵوەشانەوەی هەنێ پرۆژاتیش ئێمە کە ئەشکالیان هەبووە لە بەتایبەت لە ڕووی کواڵیتیوە چونکە ئێمە ڕەبیلعەمەلین لە ئیشەکەیە هەر ئەو حاڵەتانەی ئەگەر چاکی نەکات و ئەو تێبینیانەی کە لەسەری نووسراوە چاک نەکرێت لە ڕێگەی داواکاری گشتیەوە ئێمە ئەجراعاتی خۆمانەکەی نووسکە و کوسکاڵای یاسایان لەسەر تۆمارەکەی باشە دیارە ئەمن ئەوە یەکێک لە پرسیارەکانم کە وەرگرتنەوەی تەندەر و وەرگرتنەوەی مۆڵەت ئەو پرۆژانەی کە جێبەجێ دەکرێت لایەن کۆمپانیاکانەوە تا چەند توانی وتانە یاخود کۆمپانیایەک هەبووە کە بەپی پێویستکارەکانی دەکا و مۆڵەتی لێ وەرگیرابێتەوە بەڵێ بێگومان بەڵێ ئەمە و حاڵەتانەمانێ پرۆژەمان هەبوو مۆڵەتیشی هەبوو بێ دەست بەکاربوونەوە مۆڵەتەکمان هەڵوەشانوەتەوە ئەوەشمانێ پرۆژەشمانەیە ئینجازیشی هەیە ئینجازیشی هەیە لەبەرەوە زیاتر لە دەرەوەی دەستەی وەبەرهێنان مامەڵی کڕین و فرۆشتنی پێوە کردووە تر نازانم لە وەبەرهێنانی پارێزگاکان چۆن ئیجراعاتیان کردو بەڵام ئێمە لە سەردەمی ئێمەیە نووسراومان کردووە بۆ دەستەی وەبەرهێنان و خۆشبەختانە هاتوونەتە دەم نووسراوەکەمانەوە فەرمانی هەڵوەشانەوە بۆ مۆڵەت دەرکراوە فەرمانەکەشمان دەرکردو ئێمە مۆڵەتەکەمان هەڵوەشانەوەتەوە باشە کاک هونەر دەمێت دوا پرسیار ئاڕاستە بکەم دەزانین کە لە ناو سنووری هەرێمی کوردستاندا چەند کارگەیەکی پیشەسازی تایبەت بە وەبەرهێنانی بیناسازی هەیە تا چەند توانی وتان اعتیماد بکەن یاخود پشت بۆ بابەت و کەرەستە بیناسازی و پیشەسازیانە ببەستن کە لە ناو سنووری هەرێمی کوردستاندا دەست دەکەوێت ئێمە وەکو وتم لە ساڵی 2021 ئەمە چەند پرۆژەیەکی پیشەسازیمان بۆ هاتووە خۆشبەختانە گەرمیان زۆرترین پرۆژەی پیشەسازی بە پێی تەمەنی دروستبوونی دەستەی وەبەرهێنانیش نەک بەڕێوەبەرایەتەکە ڕووتیان نەکردووە ئەوانەی کە تۆ باسیەکەی ئێمە پرۆژەی کارگەی جپسممان بۆ هاتووە لە قەزای کفریە کامە پیشەسازی و بەرهەمی ناوخۆیمان هەبێ کارگەی خشتی سوورمان بۆ هاتووە کە لە ناحیەی قۆرەت و دروست دەکرێ هەروە کارگەی پۆنزامان کە ئێستا دەست بەکار بوونمان بۆ کردووە ینی ئەمانە کارگەی چبس کارگەی گەنمەشامی کە ئەمانە کۆی ئەمان لەگەڵ ئەمە شاری پیشەسازی کە ئەنجام بدەین توانم بڵێم زیاتر لە 200 پرۆژەی تێدا جێبەجێ ئەکرێت و جێ ئەبێتەوە کە هەورەمە هەموو ئەمانە پیشەسازیەوە توانم بڵێم زۆرینەی بەرهەمەکانیشی ناوخۆیە بێ باشە من زۆر سپاس دەکەم کاگونێر کە لەم تەوەری بەرنامەکە میوانمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز هونێر مەحموود کە بەڕێزیان بەڕێوەبەری وەبەرهێنانی گەرمیان بوون و ڕاستەوخۆ لە کلار و میوانمان بوون